هۆی سێم تەفرەقەی ناوخۆی کووردە. لە سەرەتاوە حەزەکەم بەم بە ڕێزانە هەمووی ئەوە ڕابگەێنم بۆ ئەوەی لە ژیانی ڕۆژانەی خۆتانە بەراوردێکی کورد و خەڵکانێکی تر بکەن. دائیمە بۆ میلەتێک کە لەژێر دەسەڵاتی سوڵتەیەکی مەرکەزیە نەژیاوە، وەلائێکی مەرکەزی نەبووە، زۆر زەحمەتە بتوانی لەسەر شتێک کۆیان کەیتەوە، چونکە وەلائی دوای دەوڵەت، وەلائی دوای شتی مەرکەزی ئەبێ بە وەلائێکی میلیشیایی، یان وەلائی حیزبی دەرەچێ یان وەلائی قەبیلە دەرەچێ. بۆ نمونە گامبیا کە وڵاتێکی بچووکە لە خۆر ئاوای ئەفریقیا، یان جزر القەمەر لەویش بچووکترە لە نزیکی مۆریشیۆس لە ناو محیطی هەندی، 9 ملیۆن نفوسی هەیە، 5 سەفارەتی لە هەموو وڵاتانە هەیە. بەڵام وڵاتە، دەوڵەتە، گەنجێکی جزر القەمەر کە بە ئینگلیزی پێڵەن کۆمۆرۆ، گەنجێکی کۆمۆرۆ لە هەر شوێنێک هەیە، یا شەخصیە کەسێکی هاوڵاتی کۆمۆرۆ لە هەر جێگایەکی جیهان هەیە، ئەڕوا بۆ سەفارەتخانەکەی خۆی، بۆ کاری سیاسی بێ، بۆ کاری اقتصادی خۆی بێ، بۆ کاری پێداویستی ئیداری بێ، بۆ جنسێ دەرهێنانی بێ، تەنانەت بۆ ناونانی مناڵەکەشی بێ چێتە سەفارەت. بەڵام کوردێکی 40 ملیۆنی ئێستا کە بەبێ دەوڵەت ژیاوە و جیلی یەکەم و دوو هەموو سێ هەمیشی کێسە باپیرانی ئێمن و ئێوە بیرتان دێ و قسەتان بۆکەن، باپیرەی ئێوەش هەر جیلێک بووە، وەلائێکی مەرکەزی بۆ دروست نەبووە. بۆیە زۆر زەحمەت بوو لەو سەردەمەیە کە جەنابی شێخ ئەیویست دەوڵەتێکی کوردی دروست بکە، بۆ خۆی پەی بێبردنی خۆی، ئەقڵ پێشکانی خۆی بە قۆناغ لە پێشی هەندێک لە سەرانی ئەو کاتەوە بوو کە لە دەوروبەری هەبوون. ئەمە سەبەبێکیش بوو بۆ دروستبوونی تەفرەقەی ناوخۆی کورد. کورد ئێستا شەروە ئەو تەفرەقەی تایە لە نەبوونی دەوڵەتێکی کوردی وەلائی مەرکەزی. شتێکی زۆر ئاساییە کە ئەو تەشەتوت لە علم النەفسە پێڵن تەشەتوت الوەلا، ئەو تەشەتوتەیان ئەو پەراگەندەیە کە بە فارسیڵن یان پەرتەوازەبوونە لە دۆستایەتی و دوژمنایەتیە ڕوو بدە. ئەمە لە نێوان تورک و عەرەب و کووردا نابینی. لەو سەردەمەشە لە نێوان تورک و کورد و نێوان تورک و عەرەب و فارسەکانە ئاسانتر بوو ببورن. ئەمە لە نێوانی فارس و تورک و عەرەبدا نابینی، چونکە ئەوان دەوڵەتیان هەبووە لە تاریخیشە وەکو دەوڵەتێکی مەرکەزی هەڵسوکەوتیان کردووە کە نەشیان مابوو بێ، هەر هەوڵیان داوە وەکو دەوڵەت سەر لەنوێ دروستی کەن، وەکو ئێستای سۆمال. سۆمالەکان لە ماوەی 15 ساڵی ڕابردوویان 16 ساڵی ڕابردوودا لە 91ەوە بێ دەوڵەتێکی مەرکەزیە ژین، بەڵام هەر یەکێکیان کە تەسەڕوفەکە وەکو عەبدوڵای یوسفێکی عەمیل لە شارێکی بچووکی وەکو بەیداواژ بە پشتیوانی ئەثیوبیەکانیش، بەڵام یەکسەر حکوومەت و پەرلەمان تەشکیلەکە، یەکسەر نوێنەردانێ بۆ لای ئومەمی متحیدە بۆی ئەندامێتی سۆمال نەسڕێتەوە. هەروەها ئەو شوێنانەی کە سوڵتەی مەرکەزی تێدا نەئەما وەکو ئازربایجان یان ئەفغانستان یان شوێنانی تری بەڵقان یا جێگای تر. ئەمە کارتێکردنێکی زۆر گەورەی هەیە کە لە کۆنی شاوا و ئێستاش هەروایە، لەبەرەوەی وەلائی مەرکەزی کە نەما دێتەوە سەر وەلائێکی میلیشیایی، وەلائی حیزبی. بۆیە کوردەکان ئێستا لە دەرێ ئازادن بۆ نمونە، بەڵام نەوەی نوێی ئێستای میلیشیایی کورد، ئەوانەی لە دوای 95 هاتوونەتە دەرێکە ئێوە زۆری نەیانن، وەکو ئەوانەی پێش 95ش یەک ناگرنەوە، چ جای پێشنەوەتەکان کە هیچ نەبێت لە نەورۆزە لە 11 ئازارە لە یادی هەڵەبجەیە کوردەکانی هەموو بەشەکانی کوردستان لە یەک مناسبە کۆبوونەوە بۆ خۆپیشاندان. بواە هەر خۆپیشاندانێک دشت بە هەر داگیرکەرێکی کوردستان بکرایە بەشی هەموو کوردستانەکان بەشداری تیا ئەبوون، چونکە ئەو کاتە ڕوحێکی نەتەوایەتی لە نێوان هەمویاندا کاریگەر بوو، هەرچەنە نەبوو بوو بە وەلائێکی مەرکەزی دەوڵەتی، بەڵام لە ئێستای کورد باشتر بوو بە هەموو پارچەکانی، واتە بە هەموو ئەو کەسانی کە ئێستا خەڵکی ئەو پارچانن و وەلائێکی مەرکەزیان نییە. ینی بۆ نمونە ئێستا مزاهرەیە کە ئەکرێ بۆ عەبدوڵڵا ئۆجەلان و ژەهر خواردکردنی، کابرایەکی باشووری کوردستان جۆ لە حیزبی پارتی وێچێتەکەی خۆیەگرێ، بەشدار بێ یا بەشدار نەبێ،
هەڵوێستی ئەوان بۆی تەحدید دەکەن لەبەرەوە هەڵوێستەکەی نەتەوایەتی نەماوە دەوڵەتی نییە یەکەم دووهەم نەتەوایەتیش نەماوە سێم بۆ بە حیزبی لەو سەردەمەی شێخیشە ئەو تەفرەقەی ناوخۆی کووردە کاریگەریەکی گەورەی هەبوو بە درێژایی تاریخیش طبعاً هەموو تاریخی کوردی تەماشا بکەی داگیرکەران زۆر ئاسان توانی ویانە ئەم نەبوونی وەلای مەرکەزیەی کورد ئیستیفادە لێ بکەن و بە یەکتریان بچێشن هەموو داگیرکەرێک توانیوێتی وەجبەیە کورد بۆ خۆی ڕاکێشێ و چەکداری کە و دەمی چەورکە دژ بەوانی تر بەکاری بێنێت ئەوە شتێکە کە ئایا پێمانە گۆڕێ هەتاکو بیگۆڕین بە چیشە گۆڕ ئەمە چەند خاڵێکی لێبێتەوە تەفرەقەی ناوخۆی کوردی ئەو زەمانە یەکەم سروشتی عەشایری کورد ئێستامان جیاوازیەکی گەورەمانەیە لەگەڵ ئەو 100 ساڵی کە پێشتر باسێکین ئمە پێش 90 ساڵ لەمە و پێش باسەکەین ئاغایەتیە کە بوو لە کوردستانە دەرەبەگایەتیە کە بوو خەڵک ئینتیمای عەشایری گەورەتر بوو ئێستا لە دوایەوەی کە کۆمۆنیستی هاتە ناو کوردستان و مارکسیزم دەسەڵاتی پیا کرد و خەتێکی ڕۆشنبیری باشتر دروست بوو ئیسلامیەکان بە ماوەی 50 ساڵ خەڵکێک پەروەردەکەن لەسەر وەلایەک بۆ عەقیدە لەبەرەوە تەماشاکن کاریگەری عەشایرەتیەکە لە ناو کووردا زۆر لاواز بوو زۆر کەم بۆتەوە بەتایبەتی لە شارە گەورەکانی وەکو سلێمانی و هەولێر هەرچەندە نەبووەتەوە بە وەلایەکی دەوڵەتی بەڵام کارتێکردنێکی باش ئەم سەقافەتە ڕۆشنبیری خوێنەواری کارتێکردنێکی باشی کردووە لەوەی کە خەڵک وەلای عەشایرەکەی کەم بێتەوە ئەو سەردەمە سروشتی عەشایری کورد زۆر بوو نەبوونی هەستێکی نەتەوایەتی ڕۆشن و گشتگیری هاریکاری یەکتری لە نێوان کوردەکانە بە شێوەیەکی گشتی وەکو 30 ساڵ 40 ساڵ لەمەوە پێشی کورد نەبوو دوژمندارێتی ناوخۆ ئەو خوێنانەی کە کەوتبوونە نێوان عەشایرەکانەوە کەسێ نەئەبوو بێتە نێوانیانەوە بتوانێت حەلیکە حەلێکی کاتی ئەکرا بەڵام لە پڕێکایەکێک تفەنگێکی بەیەکێکی ترەوەنا عشیرەتەکان دیسانە کەوتنەوە گیانی یەکتر و خوێنێکی زۆرتریان لە نێخواانە ئەڕشت ئەوەندەی تر کۆنە برینەکانە هاتنەوە سوێ خوێنیان لێ ئەتکان نوێ ئەبوونەوە ئەم سێ سیفەتە سروشتی عەشایری کوردی و نەبوونی هەستێکی نەتەوایەتی گشتگیر و دوژمندارەتی نێو عەشایرەکان بۆ ناو خۆیان و هەبوونی خوێنێکی کۆن وای کردبوو دیدێکی خراپی لای دوژمنانی کورد دروست کردبوو آخر ئەمەشە ئەم دیدە خراپەی دیسان دروست کردوە لە لایەکێکی پۆل برێمەر کە حاکمی یەکەم حاکمی مەدەنی ئەمریکا بوو لە 2003 لە عێراق گاڵتەی بە بەرزانی دێ گاڵتەی بە جەلال تاڵەبانی دێ لە کتێبەکەی خۆیان کە باسی 2 ساڵی عمری خۆیەکە لە بەغدا چۆن بردوێتە سەر گاڵتەی بە هەیکەلی هەردووچیشیان دێ گاڵتەی بە تێڕوانینی هەردووچیان دێ ئەم دید خراپیە کە لە لای دوژمنانی ئێمە ئاوا هەیە بەشێک لەوەی کە بووە بەوەی دیدێکی خراپ لە مێشکی ئەوانە بچەسپێ سیفاتی کوردی خۆمانەوای کردووە یعنی تۆ ئەگەر سیفەتەکانت چاک بوون خۆت فەرزەکەی لەسەر خەڵکێکی ترکە ئەبێت چاک بن هەر چۆنە بڕوانە تۆ بەڵام ناتوانن سیفەتە چاکەکانی تۆ بگۆڕن ئەتوانن تەشویهی سمعەت بکەن بەس هەرەوەندەیە کە کەونەوە بەرچاوی خەڵکی خەڵک دیسان لە تۆ نزیگە بنەوە ئەو کاتە قسەکانی ئەوان و بە درۆی ئەوان خەڵک هەڵ ناخەڵەتێت لەبەرەوە زۆر بەداخەوە لەو سەردەمەشە ئەو شێوازی ژیانی کورد و بارودۆخەی نێوانیان و پەیوەندی نێوانیان و پەرتەوازەبوون و دژمندارەتی و نەبوونی هەستێکی نەتەوایەتی و نەبوونی یان هەبوونی سروشتێکی عەشایری زۆر چڕ و کاریگەر وای کردبوو کە ئینگلیزیش لەو سەردەمەیە 1970 بۆ 1920 کە تێکەڵ بە کورد بوون دید و تێڕوانینێکی زۆر خراپیان بەرامبەر بە کورد بۆ دروست ببێت کە خۆشیان نەزانن چۆن ڕەفتاری لەگەڵ بکەن سروشتی عەشایری کوردی نەبوونی هەستێکی نەتەوایەتی بەرفراوان و گشتگیر و ڕۆشن دوژمندارەتی ناوخۆی کورد شخصیەتی ئەو سەردەمە و نەبوونی فکرێک نەبوونی قۆناغێکی پێشکەوتوی بیرهۆش نەبوونی ئەزمونێکی سیاسی گەورە لە مێژووی کووردا نەبوونی بزافێکی گۆڕانکاری نەبوونی بزافێکی گۆڕانکاری کۆمەڵایەتی کە بتوانێت گۆڕانکاری لە ناو خودی کۆمەڵگەکەیە دروست بکە هەروەها بەگەڕخستنی وزەی هەمویان ئیزافەتەن لەسەر ئەوەش کە هەیە جوگرافیای کوردستان بەو قورسیە جیاوازی لەهجەکان بەڵام ئەم جیاوازی لەهجانە بۆ نمونە نابینین لە نێوانی مەحموود خانی دزڵی کە هەورامیە لەگەڵ شێ مەحموود کە سۆرانیە چونکە شێ مەحموود
نەیتوانیوە بە هەورامی بدوێ بەڵام مەحموخانی دزڵی توانیوێتی بە سۆرانی بدوێ هەروەکو چۆن ئێستا ئەم ژوورەی ئێمە 20 کەسی بادینیتیان نییە ئێمەش ناچینە ژووری بادینیەکان 20 کەسی ئێمەش ناچێتە ئەوێ ئەگەر چوشین ئەو کەسانە ئەچن کە لە بادینیەکە حاڵین بە سەبەبی ئەم 15 ساڵەی پارتیانی تەهجیرکراوی سلەیمانی کە هاتوونەتەوە لە ژێر دەستەی پارتی و بادینیە ژیاون مەجبور بوون لەهجەکە فێر ببن بە سەبەبی تێکەڵاوبوون بە سەبەبی خۆنزیکردنەوە مەجبور بوون بادینیەکە فێر بوون یا بارزانی فێر بوون بە شێوەی ئەوان زیاتر ئەتوانن بە ئاخفن ئەمە کارتێکردنێکی ئەو سەردەمەش ئەو کارتێکردنەی هەر هەبووە لەبەرەوە ئەوەشمان لەبەرچاو بێ ئەمانە هەمووی سەبەبێکی سەرەکی بوون بۆ ئەوەی کە حکومەتەکەی شێخی گەورە خۆی نەگرێ متەماسک نەوێ پەیوەندی پێکەوە نەبێ یعنی مجرد لە یەکەم شەڕ کە شکستی هێنا تەواو حکومەتەکەش ڕووخایەوە چونکە حکومەتەکە بە دەوری یەک شخصێکی کاریزمیان هەڵە سوورا کە شێخ خۆی بوو لەبەرەوە ئەمانش کاریگەری گەورەیان هەیە طبعاً هەروەکو کە لۆنگریک ئەفسەری ئینگلیز کە لە کفری بوو علاقەی لەگەڵ جافەکان هەبوو زۆر هانی ئەدان لە دژی شێخ کتێبێکی هەیە بە ئینگلیزی نووسیوەتی ناوی عێراق فرام 1900 تو 1950 لە لاپەڕە 104 باسی ئەوانە ئەکا کە چەند کارتێکردنیان لەسەر ئەوە هەبوو کە حکومەتی شێخ مەحموود خۆی نەگرێ شێخ مەحموودی حەفید شێخی گەورە ئەو کاتی کە ئەو هیممەتە گەورەی بوو ئەو ئیرادە ئازادەی بوو ئەو جورئەتە بە قووەتەشی بوو ئەو شتە تاریخی ئەعلان کرد لە هەمان کاتە نەبوونی یەکێتیەک لە ناو کووردا هەبوو کورد لە ناو خۆیان زۆر شپرزە بوو بوون هەروەکو وتمان قەبەلی بوون عەشایری بوون شێخ لە سلەیمانی بوو کەچی لەو تەنیشتەوە شێخ ئەحمەدی بازیان لێ ڕاست بوو بۆ قبوڵی نەبوو وەلا بدا بە شێخ بەڵام سەر بە ئینگلیز بوو حەماغای غەفوری لە کۆیە ڕازی نەبوو لەگەڵ شێخا بێ کەچی ڕازی بوو لەگەڵ ئینگلیزا بێ دزەیەکان لە هەولێر ئامادە بوون لەگەڵ ئینگلیز بن کەچی ئامادە نەبوون لەگەڵ شێخی گەورە بن لە سلەیمانی حەماغای پشدەر لە ڕانیە و قەڵاتزێ ئامادە بوو لەگەڵ ئینگلیز هاوکار بێ کەچی ئامادە نەبوو لەگەڵ شێخا پەیوەندی دروستکە لە ناو سلێمانیان متەنەویرەکان کە پیانەوترا متەنەویرەکان ڕەفیق حلمی و ئەمانە لەگەڵ بازرگانەکانی شارە چونکەوان ئەقلیان بەوەشکا کە وڵێن سیاست و بازرگانی پێکەوە ببەستنەوە سیاست و ئابووری کە دوای لە اقتصادی سیاسی مارکسیزمە زیاتر هاتە پێشەوان پەیان بەو شتە بردبوو کۆمەڵێکیان دروست کرد بوو بۆ خۆیان کۆمەڵێکی ڕۆشن فکری خۆیان هەر یەکێک لەوان پەیوەندیان بە یەکترەوە هەبوو بەڵام هەردوو لایەن دژی شێخ بوون لەولاوە لە هەڵەبجە چافەکان پەیوەندیان هەبوو یان لە کفریان لە کەرکووک جافەکان پەیوەندیان هەبوو لەگەڵ ئینگلیز لەگەڵ لۆنگریک بەڵام لەگەڵ شێخ ئامادە نەبوون یا تاڵەبانیەکان دوژمنی سەرسەختی شێخ بوون لە کەرکووک و لە کفریەوە لەگەڵ ئینگلیز دۆستایەتیان نەبوو کەچی ئامادە نەبوون لەگەڵ شێخە دۆستایەتیەکە بگرن یعنی شێخ کەوتبووە نێوان شوێنێکەوە لایەنی جوگرافی لایەنی زارگۆتن و لەهجەکان نەبوونی فکر نەبوونی ئاستێکی بیرۆهۆشی بەهێز و قۆناغێکی پێشکەوتوی فکری سیاسی نەبوونی ئەزمونێکی سیاسی لە مێژووی کووردا کە لەلای بێ نەبوونی بزاوێکی گۆڕانکاری کۆمەڵایەتی کە یارمەتی دەری بێ کە بەلعکس بە پێچەوانەوە بوون دژی بوونەکۆی ڕەفیق حلمی و ئەوانە هەروەها بەگەڕنەخستنی وزەی ئەو خەڵکەی کە لە دەوری بوون هەمووی جوگرافیای کوردستان زارگۆتنی جیاواز ئەو سروشتەی کە لە کووردا هەبوو ئەو عەشایرێتی گەریە ئەو نەریت و بەهاو نەریتانەی کە لە ناوە هەبوون ئەمانە هەمووی لەلایەک و لەلایەک و ئەم هەموو ناحەزانە کە بەرامبەری وەستا بوونەوە لەولا دزەیەکان لەولا حەماغای غەفوری لەملا حەماغای پشدەر لە ڕانیە لەولا شێخ ئەحمەدی بازیان لەو بندەستەی بازیانەوە بازیان چەند کیلۆمەترە لە سلێمانی دوورە یان کەلار و کفریەک لە بۆ کە ئیمتیدادی لەگەڵ کەرکووک هەبوو تەبعەن و کاتە تاڵەبانەکان لێو تەسیرانە بووە و شێخی تەریقا یان جافەکان لە هەڵەبجەوە کاریگەریەکی ئاوایان لەسەریان هەبوو چونکە ئەوان ئەم دیوەدیویانە کرد کە ئێستا پێڵێن ئەم دیوەدی و کاتە سنوور نەبوو لە ناو سلێمانیشە ئەوانەی تر دیسان بەداخەوە لە جیاتی بەهێزکردنی شێخ
هەروەکو چۆن ئیبراهیم ئەحمەد لە جیاتی بەهێزکردنی مەلا مستەفا بوو بە سەبەبێک بۆ تەزعیفکردنی تەزعیفکردنەکەی ئیبراهیم ئەحمەد چەند کاریگەری هەبوو لەسەر بزاوی ئازادی خوازی کورد کە لانی کەم 40 ساڵ هێنایەوە دواوە ئەو کاتە ئەوانیش ئەو کاریگەریە سلبیان لەسەر جەنابی شێخ و حکومەتەکەی هەبوو کە ئەتوانرا والله ئەعلەم بەهێزتر بکرێت بەڵام شتێکە تازە ڕۆیشت و ڕابرد